لەژێر ئاڵای کوردستاندا هەر چوار پارچەی کوردستان لێرە کۆبوونەوە لە گەشتێکی وەهادا هەموو ساڵێک لە ڕۆژێکدا گەشتە سەیرانێک بۆ خێزانەکان ئامادە دەکرێت. جێی شانازیە دڵخۆشیەکی بێ ئەندازە لە خانەوادەکان و لە منداڵەکان و لە گەنجەکان لە هەرزەکارەکان. ئەوەی دەیبینین و جێی خۆشحاڵیە کۆبوونەوەی دووبارە کولتوری کوردی ئێمە. ڕاستە لە تاراوگەدای بەڵام لە هەمومان لە ژێر سای ئەو ئاڵایەدا کۆ دەبینەوە. هاوزمانی هاودەنگی هەمومان کوردستانی. پێنووسەکەم پرسیاری کرد تۆ بۆ هەردەم ناوی کوردستان دەهێنی بۆچی گشت کات دەیلاوێنی و لە باوەشی گشت عێریەکا دەیخەوێنی ئەی بۆ ڕەنگی سوور و سپی زەرد و سەوز ئامانجتا بە گەردوونی بناسیێنی وتم من پاشماوەی قازیم ئەو ڕابەرەی کە خۆی فەرمووی لە جێی هەر لۆپە خوێنێکم هەزار خونچە سەر دەردێنێ ڕۆژێ هەردێ ئاڵای گەشی موهاباتمان سەر بکەوێ و لە ئاسمان و باڵەخانەی گشت وڵاتێک خۆی بنوێنێ لە ئاسمان و باڵەخانەی گشت وڵاتێک خۆی بنوێنێ. کۆبوونەوەی کوردان لە هەر چوار پارچەکە لە وێلز لە دیدی ئێوە لە تاراوگا چۆن هەڵی دەسەنگێنن هاتنی ئێوە ئامادەبوونتان چۆن بوو؟ زۆر سپاس بەڕاستی ئەو کۆبوونەوەی کە ئێستا لێرانە دەیبینی مای خۆشحاڵیە بەڕاستی کە کوردان لە هەر چار پارچە کوردستان ئەوەی کە من بینیم و لەگەڵ چەند خێزانێک کە تعارفمان کردن یەکتریمان ناسی لە کوردی تورکیا کوردی ئێران کوردی لای باشوور لای خۆمان کە وەکو خۆم بەڕاستی مای شانازیە زۆر سپاسی کۆمەلگەی خوێندنگەی کاوە دەکەم بەڕاستی پێویستە کۆبوونەوە و سەیرانگای لەو شێوە زیاتر بکرێتن و هاندانی خەڵک بکرێتن کە دووبارە یەکگر بن. بەڕاستی گرنگ نییە لە هەر بیر و ڕاکی گرنگ نییە هەر دینێکی گرنگ نییە هەر باگراوندە کتێ بەڵام گرنگ ئەوەیە کە هەمومان کوردین گرنگ ئەوەیە کە هەمومان لە ژێر یەک ئاڵە کۆ ببینەوە کە بین لە دەرەوە هەر کەسە و لە تاراوگە ئەوەی دەژیتن لەوە تێم دەگاتن لەوەی کە هەر کەسە و هەست بە تەنیا یەک دەکاتن لەوانەیە خزم و کەسی لەلا هەبیتن تاک بە زۆربەی کە ئەوەی لە دەرەوەی وڵاتە دوورە کەسە و کەسی لەلانیە بەڵام کە دێتن لێرانە هاوزمانێکی خۆی دەبینیتن وا دەزانی کەوا لەگەڵ خوشتی خۆی لەگەڵ داچی خۆی دانیشتی و قسە دەکات. ماشاءالله gelekî memnûn lo ew programê lo ew dawetê yanî bawer ke yanî zor qise heye însan bike li ser kulturê Kurdistan û li ser her çarpêçê Kurdistan ama ez ew milletê dibînim onda kêfxweşin onda dilxweşin em jî wek milletekî bakur zor dilim xweş e em îro lêra me bi ailî lêra me xîzanim û her du kiçim em pêkava lêranê zor dilim xweşê hêvîdarim her çarpêçê Kurdistan projekî em hemû lêra xirdimin pêkeva programekî xweş dikin wê xweştir ewa xweş zor xweş ema lê xweştir programekî din jî dikin înşallah gelekî memnûn lo dawetê we em yanî serbilindim lo dawetê we gelekî like thankful to like be here and the fair is like really nice. You happy? Yeah. Thank you for letting us be in this event. It's really nice. You're happy? Yeah.
كلن زيد